هەروەکو ئاشکرا لای هەمومان لەم چەند ساڵی ئەخیردا هەردوو وڵاتی تورکیا و ئێران بە ڕێژەیەکی بەرچاو هێرش دەکەنە سەر خاکی هەرێمی کوردستان. هێرشەکان هەم سەربازین هەم پیادەن هاتوونەتە نێو خاکی کوردستان، بە تایبەتی لەم چەند ساڵی ئەخیردا تورکیا بە ڕێژەیەکی زیاتر مەیدانیان هاتووەتە ناو خاکی کوردستان کە ئەمە چەند ڕەهەندێکی بەدوای خۆدا جێهێشتووە، بە تایبەتی لە ڕووی ئابووری ئەگەر ئەمە بێت و باسی بکەین زیانێکی زۆری لە ئابووری هەرێمی کوردستان داوە. زیانە ئابووریەکان ئەو لەشکرکێشەی تورکیا بە تایبەتی ئەوەی ئەم ساڵە جیاوازترە لە ساڵەکانی تر، چونکە ئەوەی ئەم ساڵە بە بەرچاوی هەموو دنیا هاتووەتە نێو خاکی کوردستان و مەیدانیان هاتووەتەوە و زەرەرێکی زیاتریشی هەبوو بە بەراورد بەگەر ساڵەکانی تر. زەرەرە ئابووریەکان هەمەلایەنن و فرەڕەهەندن لە سێکتەری ئابووری، کەرتی کشت و کاڵ و کەرتی بازرگانی و تەنانەت کەرتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون و کەرتی ڕێگاوبان و کەرتی سیاحیش بەدەر نەبووە لە زیانەکانی ئەم لەشکرکێشیە. هەرچەندە دقیق ژمارەیەکی دقیق نییە تاکو ئێمە ئاماژەی پێ بکەین کە مەزەندەی ئەو زیانانە بکات کە لە ئەنجامی ئەم لەشکرکێشەی سوپای تورکیاوە بۆمان هاتووە، بەڵام ساڵانە ئەم ژمارانە دەگۆڕین ئەم زیانانە زیاتر و کەمتر دەبن بە جۆرەی چڕی بردومانەکان. ئەتوانین بڵێن سەدان ملیۆن دیناری عراقی ئەم زیانانە بەبەرکەرتی باغداری و کشت و کاڵ و ڕز و ژینگە هەرێمی کوردستان دەدات. ئەم داگیرکار و ئەم لەشکرکێشەی سوپای تورکیا کاریگەریی زۆری هەبووە لەسەر تێکدانی ڕێگاوبان و خانە و حەسار و شوێنی بەخێوکردنی مەڕ و ماڵات و باغدارەکان و ئەوانەی کە بە کاری هەنگاوانیش هەڵساون. ئەم زیانانە بۆ سەر ئەم کارتە جیاوازانە دووبارە مەسروف و تێچوونێکی زۆر لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە دووبارە ئاوادانیان بکاتەوە. هەرچەندە ڕێگەوبانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناوچە سنووریەکان خۆیان زۆر باشترین، سزای ئەوەی کە لەلایەن وڵاتانەوە بردومان بکرێت کە ئەمەش دووبارە تێک دەچن و بە شێوەشی زۆر خراپ دەبن کە حکوومەتی هەرێم پێویستە دووبارە ئەمە نۆژم بکاتەوە کورفێ لەسەر حکوومەت و لەسەر لایەنە پەیوەنددارەکان. تورکیا بەر لەوەی لە ڕووی سەربازیەوە هەرێمی کوردستان داگیر بکات، لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستانی تەواو داگیر و خۆڕەخ کردووە. ئەمەش بە شێوازێکی سادە و لە ناکاو نەبووە. ساڵانێکی زۆرە حکوومەتی تورکیا لە ڕێگەی پلانێکی دوور و درێژخایەنەوە پلانێکی استراتیژی دانەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بکاتە بازارێک بۆ ساختکردنەوەی کاڵاکانی خۆی. نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو تەواوی عێراق ئێستا جیرۆدە بووە بەوەی کە داخراوە یاخود کپ کراوە بە کاڵا تورکی و کاڵاکانی تر بە تایبەتی کاڵای ئێرانی. ئەمەش نەزەرێکی زۆر لە ئابووری هەرێمی کوردستان دەدات. بۆچی؟ چونکە ئەگەر بێت و تەماشا بکەین ساڵانە بە ملیارەها دۆلار حەزمی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیایە. ئەمە ئەوە دەگەێنێت کە هەرێمی کوردستان خاڵێکی گرنگە بەنسبەت وڵاتی تورکیا، بەڵام ئەم گرنجیە لە چیەوە سەر هەڵەدا؟ لەوەی کە هەرێمی کوردستان تەنها هاوردەکارێکە بەنسبەت تورکیا، واتە تەنها بازارێکە بۆ ساختکردنەوەی بەروبوومەکانی تورکیا، نەک هەناردەکاریش بێت. چونکە ئێمە بەبێ زانستی ئابووری پێمان دەڵێت کە پێویستە تەرازوی بازرگانی زۆرە هاوسنجێکی تێدا هەبی لە نێوان هەناردە و هاوردەکردندا، بەڵام ئەوەی کە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیایە تەواو لاسەنگە. بە چ جۆرێک لاسەنگە؟ ڕێژەی هەناردەکردنی تورکیا بۆ هەرێمی کوردستان بە تەواوەتی زیاترە لە ڕێژەی هاوردەکردنی کاڵاکانی هەرێمی کوردستان بۆ تورکیا، بەڵکو دەتوانین بڵێن سفرە لە ژێر سفردا ئێمە ناتوانین هیچ کاڵایەک بۆ تورکیا بنێرین، تەنها هەڵدەستین بەهێنانی ئەم کاڵانە کە ئەمەش بەداخەوە لە بەرژەوەندی هەڵدێک بازرگان وەستاوەتەوە. ئەو حەزمە زۆرەی لە هاوردەکردن لە وڵاتی تورکیاوە بۆ هەرێمی کوردستان هۆکارێکە بۆەوەی کە ئێمە ناتوانین لە ناوخۆشت دروست بکەین. بۆچی؟ چونکە تەماشاکە سەرمایه‌دارێک یاخود وەبەرهێنێک کاتێک هەڵدەستێ بە دانانی کارگەیەک دروستکردنی شمەکێک لە ناوخۆدا ناتوانانی منافەسەی کاڵا تورکیەکە بکات. بۆچی؟ چونکە بە ڕێژەیەکی زۆر نرخەکەی بەرز لەسەر دەوەستێتەوە کە ئەمە شوا دەکات کە سەرمایه‌دارەکە یاخود وەبەرهێنەرەکە لە کارەکەی پاشگەز ببێتەوە سار بێتەوە لەسەر دانانی کارگەیەکی وەبەرهێنان، چونکە ناتوانانی منافەسەی کاڵا تورکیەکە بکات لە ڕووی نرخەوە بە تایبەتی. و جگە لەوەش یاساکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان مساعد نین، پێویستە یاساکان هەموار بکرێنەوە بە زۆرێک بی لە بەرژەوەندی وەبەرهێنە ناوخۆیەکان بی تاکو بتوانین سوود لە خاک و ئاوهەوا و شمەک و بیرۆکە و ئەو کەسانەوە بگرین کە بیرۆکەی جوانیان هەیە و داهێنەرانیان هەیە بۆ ئەوەی کە بتوانین شمەک لە ناوخۆ دروست بکەن، نەک تەنها پشت بە دەرەوە بەس. وەکو پێشتر ئاماژەم پێدا یاساکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی وەبەرهێنی ناوخۆی نین بەداخەوە. چۆنە؟ ئەمە بە زۆرێک لەسەر وەبەرهێنە و سەرمایه‌دار ناوخۆیەکان دەوەستێتەوە. کاتێک هەڵدەستن بە دانانی کارگەیەک حکوومەت بە زۆرێ بەو شێوازە یارمەتیان نادا کە کاڵاکانیان بە نرخێکی وا بۆ دەربچێکە منافەسی کاڵابیانەکان بکات، کە ئەمەش وەبەرهێنە ناوخۆیەکان سار دەکاتەوە لەسەر دامەزراندنی کارگە بەداخەوە. ئەمە لەلایەک. لەلایەکی تریشەوە ئێمە لە ڕێگەی کۆمەڵێک
شتی باق و بریقەوە یاخود لە ڕێگەی ڕێکلامەوە شەیدای کاڵا جیهانیەکانەوە بەتابەتی کاڵای تورکیا کە بە پلانەوە دەتوانین بڵین لەم چەند ساڵی ئاخیردا کار بە ئەوە دەکرێت کە خواست لەسەر کاڵای تورکی زیاد بکرێت ئەمە ساڵ بە ساڵ خواستەکە زیاتر دەبێت تەماشاکە بازارەکانیش بە تەواوەتی قۆڕە کراوە لەلایەن ئەم کاڵانەی تورکی و وڵاتی ئێرانیش بە شێوەیەکی بەرچاو چۆن بتوانین ڕوبەڕووی ئەم داگیرکاری ئابووری ببینەوە ڕوبەڕووبوونەوەی ئەم داگیرکاری ئابووریە ئەتوانین بڵێن سەهل نییە بەڵام مەحاڵیش نییە چۆن پێویستە بە یەک تیم بە یەک دەست کار بکەین لە نێوان هاوڵاتی لە نێوان شارەزا حکوومەت هەمووان بەیەکەوە کار بکەین بۆ ئەوی کە پلانێک دابنین پلانێکی استراتیژی دابنین بۆ ئەوی ئابووریەکەمان بخاتە سەرپێ ئابووریەکان بخاتە ئابوورێکی گەشەکردوو بە زۆرێک بێت تەنها پشت بە یەک سەرچاوەی ئابووری نەبەستین بە زۆرێک بێت کە تەنها نەوت و وزە نەبێتە هۆی ئەوەی کە ئەمە وڵاتی خۆمانی پێبەڕێکین ڕاستە نەوت گرنگە بەڵام پێویستە بەو داهاتی نەوت کەرتەکانی دیکەی ئابووری پێ ببژێنینەوە ئێمە زۆر خاکێکی دەوڵەمەندمان هەیە لە بۆ کشت و کاڵ ئاوهەوایکی گونجاومان هەیە بۆ وەبەرهێنان دەتوانین بڵێن خاکێکی گونجاومان هەیە ناوچەیەکی گونجاومان هەیە بۆ گەشتیاری ئەگەر بێت ئەو ناوچە گەشتیارانە ئێمە هەمانە لە چەند وڵاتی تر بە ساڵانە ملیۆنان کەس گەشتیاری سەردانیان دەکرد و پێویستە کەرتەکانی دیکە ببژێنینەوە بە شێوەیەکی گشتی هەموو کەرتەکان فعال بکەین بۆ ئەوەی ئابووریەکەمان ببێتە ئابوورێکی هەڵسێتە سەر پێ و ئابوورێکی گەشەکردوو و پشت ئەوەندە بە جیهانی دەرەوە نەبەستین لە ڕووی کاڵاوە داهاتەکانی ناوخۆمان ڕێک بخەینەوە خەرجەکانمان بخەینە خەرجی وەبەرهێنان نەک خەرتەنا خەرجی تەشغیلی و لە چەند بوارێکی بێ ئینتاج سەرف بکەین